مامۆستا ناوبەناو هەندێک دایان دژی تۆ دەوەستنەوە هەر جار لەسەر بابەتێک جاری پێشوو کە هاتم دژت وەستا بوون بۆی تۆمەتباریان نەکردی کە دژی ئیمامەکانی ئیسلامی ئیمامەکانی پێشووی ئیسلام هەندێک لە ئیمامەکان ئەم جارە تۆمەتبارەکەی بۆی کە تۆ پاڵپشتی لە ئیسرائیل و یەهود دەکەیت و دژی خەڵکی غەزەی جا من پرسیارەکەم ئەوەیە کەمێک پێش ئێستا لە نوێژە ئاگادارم کە تۆ دوعات بۆ خەڵکی غەزە و فەڵەستین کرد و لە دژی ئیسرائیلیش دوعات کرد ئێستا بۆچی تۆمەتبارە دەکەن هەر بەڕاست تۆ پاڵپشتی لە ئیسرائیلەکەیت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين ئێمە مێژوویەکی دوور و درێژمانەیە لە دژایەتی کردنی جوولەکە و یەهودا ئەوەی سەرنجی وتارەکانی منیدا بێ لە ماوەی 15-20 ساڵە لەم داوایەیە وتار و دەرسم نەبووە یعنی قسەی بۆ ئەوانتیانە بێەوە بۆ سیستمی ئەوان و بۆ ئەوانەی کە لەسەر ڕێگشکە و ڕێبازی ئەوانە ڕۆن لەوانەی کە خۆشیان بۆ مسلمانان داێنن تەنانەت کە چوونەتە سەر مەذهەبی ئەوان و جاری وایەگەیان لە خۆشیان نییە و لەوەتەشی ئەم جەنگە ڕووی داوە ئێمە بەردەوام دوعای قونوتمان خوێندووە لە هەر 5 فەرزەکەیە بۆ مسلمانان و دوعای شەڕیشمان لە یەهود و لە شوێن کەوتە و کلک و گوێەکانیان و پشتیوانەکانیان کردووە بە بەردەوامی باشە کاتە باتخوا بتگرم لێرە کە تۆ دوعای شەڕ لە ئیسرائیل ئەکەیت و دوعای خێر و شەهید بوون بۆ مردوانی غەزە ئەخوازیت ئەوان ئێستا ڕخنە لێکن کە تۆ بۆ چوونت وە ئەم شەڕی حەماس کارێکی باشی نەکردووە بەرامبەر بە ئیسرائیل جامێ جوابی ئەوم بیت تۆ ئێستا کە تۆ دوعایان بۆ خوێنی بۆچی لە بۆ چوونەکان تۆ لەو تارەکانتە دژی ئەم شەڕی حەماسی دژی ئیسرائیل بۆچی پاڵپشتی لە ئیسرائیلەکەی ئێمە پاڵپشتی ئیسرائیلمان نەکردووە ئەوەی کە وا پیشانیایە هەر ئەوەیە کە لە هەموو ئەحداثەکانە کە ئێستا خۆ داماژت پێدا دایمە وا پیشانیایە مووقیفی ئێمە بەنسبەت ئیسلامەوە سلبی بێ و دژی مسلمانان بێ و لە مەسلحەتی مسلمانان نەبێت لە ڕابردووە تەجروبەمان زۆرە لەگەڵ ئەم گروپانە و ئەم جەماعەتانی کە هەن بە سیاسیەکان و بەوانەشی کە خۆیان بە سیاسی نازان بە خۆیان بە دینی ئەزان و بە تەریقەت و بۆ بابەتانە دانێن هەر لەوەتەی هەن دانیشتون بۆ من بە تایبەت هەر کەلیمەیەک بڵێم دەیان تەفسیراتی بۆکەن و بڵاویەکەنەوە و وا لەو خەڵکە ئاگەێنن کە گوایە ئێمە دژی ئیسلامین ئیسلام ناشرینەکەین خۆ لەو ئەحداثانەی پێشوا بینیت تاوانباریان کردین بۆی گوێنین بە ئیمامەکان و بەزانان واژ نەبوو تاوانباریان کردین بۆی کە ئێمە هانی خەڵکەین بڕوا خەڵک بکوژێ واژ نەبوو ئێتۆ ئێستا دوێنێ شیوەنەیە کرد بۆ مولحیدین و ئەوت نابێ بکوژێنەوە بێ لەگەڵ یان نابژین ئێستا توی من تاوانبارەکەی بۆی پشگیری ئیسرائیل کەواتە بابەتەکە چۆنە ئێستا ئەمەی کە تۆ ئەتێ بیگەێنی و بە خەڵکی بڵیت و بە ڕای گشتی بڵیت سەبارەت بەم شەڕی ئێستای حەماس و ئیسرائیل چییە خوێندنەوەی ئێوە لە ڕوانگەی دەق و ئاەت و قورئانەوە چیە بۆ ئەمبارەت خوێندنەوەی ئێمە بریتە لەوەی کە یەهود ڕەحم بە بچووکترین تا گەورەترینی مسلمان ناکەن قورئان ئەوەی سەلماندووە بۆمان کە تەنانەت پێغەمەرانی خۆیانیان کوشتووە ئێستا چاوەڕێبی ڕەحم بە مناڵێکی غەزە بکە نایکە دوژمنەکەت لەو پەڕی درندایەتیایە پشتیوانی نێودەوڵەتی لەو پەڕی زۆریایە بۆی باشە تۆ ئێستا ئەگەر بتەوێ ئەمە لە ناوبەری ئەبێ چۆن لە ناویبەری ئەبێ تەختیت هەبێ ئەبێ بەرنامەت هەبێ ئەبێ هێزت هەبێ یعنی ئەگەر ئەمانەت نەبێت چۆن ئەچی ئەم کارە ئەەکەی ئێمە ناڵێن مجاهدین لە فەڵەستین نیانە هەیەە بەڵام بەداخەوە لە بەرامبەر کۆمەڵێک تەنازولاتە لە عەقیدەیە بۆ لایەنێکی تر کە هیچی فەرق نییە لەگەڵ یەهودا ئێستا من وەکو خۆم هەتا ئێستا جەماعەتی بەرامبەرم تاوانبار نەکردو بەوەی کە بڵێم ئێوە شیعن ئەو چۆن من تاوانبارەکە بۆی کە من یەهودیم باشە لە کاتێکا من دژی هەردوو لایەنەکە بووم لایانی شیعەش و لایانی یەهودیش بەڵام بۆ مناڵێکی فەڵەستین لەو ڕۆژەوە هەتا ئێستا ئێمە لە پارانەوە و دوعا و گریانی خۆمان نەوەستاوین بۆیان لە هاتو هاوار و شیوەنی خۆمان نەوەستاوین بۆیان من حەوت دانە ڤیدۆم کردووە گای سەربەست ڤیدۆی یەکەمیان باسی زەوی قودسم کردووەکی ئەحەقە پێی ڤیدۆی دووەمیان باسی شامم کردووە فیتنەکان چۆن ڕواداتیایە ڤیدۆی سێمیان هاتووم کە تائیبی قەسام ناساندووە بە خەڵکی کە چه هێزێکی مجاهید بۆ چ ڕۆڵێکی هەبووە ڤیدۆی چوارەمیان هاتووم باسی هەڵوێستمان کردووە بۆ مسلمانان لە غەزە ڤیدۆی پێنجەمیان هاتووم باسی ناشرینی و قێزەونی ئیسرائیلمان کردووە ڤیدۆی شەشەم هاتووم باسی لادانێکی حەماسم کردووە خۆ من نەموتووە ئەم گروپە هەمووی کافرە و ئەم گروپە هەرچیەکە زەربی سفرەشتی وام نەوتووە لە ڤیدۆکان ئەگەر بڕۆی بیهێنی ئەڵێم بەداخەوەوان لەناو خۆشیانە دوو بەرن هەندێکیان دژی ئەو تەشەیوعن کە قوڵبوڵیان کردووە بێتە ناویانەوە هەندێکیشیان دژایەتی ناکەن و ئاساییە لەگەڵیانان یعنی من دژی تەنها یەک بابەتم بۆچی
تەشەیوع بێتە غەزا ئەم کێشەم نییە ڕۆی چەک وەرەگری لە هەلانێکێکی وەرەگری وەرگرە کێشەم نییە لەگەڵ ئەمەیە ڕسول الله صلی الله عليه وسلم هاوکاری لە مشریک وەرگرتووە لە چەکە بەڵام بەد جەستە بێ دیفاعی لێ بکەوەی قبول نەکردووە وە لە صحیحی مسلم حەدیثێکمانەیە سەرۆکی وەزی هوزەی لە یاخود بەنی خوزەیمەیە نازام کامیانن دێن کە مشریکن لە جەنگێک لە جەنگەکان ئاڵین هاوکاری بکەین و یارمەتی بین و پشتیوانی بکەین ئەڵێ لا ئەستەعینوا بکافرین عەلی مشریک من هی بە هیچ شێوەیە ئەگەر تۆ مسلمان نابی پشتیوانی لە کافرێ وەرناگرم لەسەر مشریکە و هەشمانە بەڵێ چەکی لێ وەرگرتووە لە فەتحی مەککەیە کۆمەڵێ درع و شمشێر وەرەگرێ لە کابرایەکی کافر ئەوەیە دواتر و کابرا خۆشی مسلمانە بێ ئەمە کێشەمان نییە با چەکی ئێستا کێشەکەی تۆ لەگەڵ چەکەکان نیە لەگەڵ کێشەم لەگەڵ مەزەبەکە و لەگەڵ کێشەم تەشەیوعەکە لەگەڵ چەکانیە بەڵام تەشەیوعی لێ وەرمەگرە ئێستا وەرئەگیرێ لە فەڵەستین تەشەیوع وەرەگیرێ لە غەزە بە چاوی خۆمانەی بینین تعزیە دانراوە بۆ قاسمی سولەیمانی باشە و ڕسمەکانی کاتێک کە لە جادەکان هەڵواسرا و یەکێ لە مسلمانەکانی فەڵەستین لێ کاتەوە دەستگیرەکرێ و عەزیە درێ شێخ مەجدی المەغریبی هەیە خالد المەغریبی نە مەجدی المەغریبی لە غەزە وتارێکیدا لەسەر بڕاوبوونەوەی تەشەیوع لەوێ و ئاڵا و بابەتەکانیانی هێنا ئەوتی ئەوە تانی هەڵەواسرێ بڵاو کرێتەوە دەستگیر کراوە هێشتا بەر نەبووە و محەممەد عامودی هەیە کە میثقال ثالمی یەکێکە لە ئاەتوڵڵاکانیان هەسا جوێنی بە ئەبوبەکر و عومەر و عائیشەدا کوشتی کە محەممەد عامودی خۆی جوندی حەماسیش بوو دوای گرتیان و حکمی ئەدامیان بەسەرادا و دەیان بابەتی ترکە لەوێ ڕوویداوە کاکە من کێشەم لەگەڵ ئەمەیە من ئەمە ڕەشەکەم بووە